پرۆژە یاسایەکی پڕمشتومڕ. ئایا ئەمریکا فڕۆکەی B2 دەدات بە ئیسرائیل؟ هەر لە سەرەتای دەستپێکی شەڕی نێوان ئیسرائیل و ئێرانەوە کێشەی ئەوە لە ئارادا بوو کە توانای سەربازی ئیسرائیل لە ئاستێکدا نییە کە بتوانێت بنکە ئەتۆمیەکانی ئێران لەناو ببات. هەر بۆیە ئەمریکا ناچار بوو دەزوەردان بکات و ئەوەش بۆ ئەمریکا مەترسی ئەوەی هەبوو کە ڕوبەڕووی شەڕێکی هەمەلایەن و گشتی ببێتەوە لەگەڵ ئێران. بۆ ئەمە بەستەش هەردوو کۆنگرێسمان جۆرج کۆتایمەر و مایک لاولەر دەیانەوێت لە ڕێگەی پرۆژە یاسایەکەوە ڕێگا بە دۆناڵد ترەمپی سەرۆکی ئەمریکا بدەن فڕۆکەی B2 لەگەڵ بۆمبی تەقێنەرەوەی حەشارگەی جۆری GBU-57 بدات بە ئیسرائیل. ئەو دوو کۆنگرێسمانە مەبەستی پرۆژە یاساکەیان بەوە ڕوون کردووەتەوە کە ئەگەر ئێران توانی بنکە ئەتۆمیەکانی بنیاد بنێتەوە ئیسرائیل خۆی بەتەنها و سربەخۆ لە ئەمریکا بتوانێت لە ناویان ببات. هەروەک پرۆژە یاساکە هی هەردوو پارتی کۆماری و دیموکراتیەکان دەبێت و ئەوەش چانسی قبولکردنی زیاد دەکات. هاوکات بەڕای چاودێرانی سەربازی کێشەی ئەمریکا ئەوەیە لە ئێستادا تەنها 19 فڕۆکەی جۆری B2 هەیە و دەیان ساڵیشە بەرهەمهێنانی ئەو فڕۆکەیە ڕاگیراوە. ئەوە ژوای کردووە ئەمریکا لە مێژووی خۆیدا تاوەکو ئێستا هیچ کات فڕۆکەی جۆری B2 بە هیچ یەک لە هاوپەیمانەکانی خۆی نەفرۆشتووە. چاودێران ئەوەش دەڵێن ئەگەر فڕۆکەکە وەک بەشێک لە هاریکاریەکانی ئەمریکاش بە ئیسرائیل بدرێت دیسان لە بەرژەوەندی ئیسرائیل نابێت، چونکە نرخی یەک فڕۆکەی B2 دوو لە سەرسەی نرخی ئەو هاریکاریە سەربازیەیە کە ئەمریکا ساڵانە بە ئیسرائیلی دەبەخشێت. ئەوەش لە بەرژەوەندی ئیسرائیل نابێت، چونکە نزیکەی هەموو هاریکاریە سەربازیەکانی ئەمریکا بۆ ئیسرائیل تەنها بە بەخشینی یەک فڕۆکە کۆتایی دێت و ئیسرائیل لە کاتی شەڕدا ڕوبەڕووی کەم و کورتی کەرەستەی سەربازی دەبێتەوە. هەموو ئەمانە ژوای کردووە لە ئێستادا لە ئەمریکا مشتومڕی ئەوە بکرێت کە بە شێوەی بەکرێدان فڕۆکەکە بدرێت بە ئیسرائیل.